دڵنیام گەر قاسملۆما بە ڕەوشی کورد بەو شێوەیە نەدەبوو. بەرفراوانبوونی خۆپیشاندانەکان لە دژی حکوومەتی پاشایەتی ئێران هەنگاوەکانی ئەندامانی حەزبی دموکرات لە بەغدا و باشووری کوردستانەوە بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان خێراتر دەبوو. حیزبێک کە دوای سەرکەوتنی شۆڕش لە ساڵی 1970 زۆر زوو توانی خۆی بگرێ و بەهێز دەرکەوێت. هەنگایەکی مەزن کاتیایدا کۆڵەکەیەکی قایم دەبێنرا. دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو ئاکادمیەکی پێگەیشتوو، ستراتیژیستێکی سیاسی، کەسایەتێکی بە ئەزمون و ڕێبەرێکی لێزان. عەبدوڕەحمان قاسملوو لە 22 دێسەمبەری ساڵی 1930 لە گوندی قاسملووی سەر بە شاری ورمێی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە ورمێ تاران و پاریس خوێندوویەتی و لە زانکۆی پراگی چیگۆسلۆڤاکیادا دکتۆرای لە بواری زانستە ئابوووریەکاندا وەرگرتووە. سەرەتا ئەندامی حەزبی تودەی ئێران بووە و دواتر چارەنووسی سیاسی خۆی بە یەکجاری بە حەزبی دموکرات بەستۆتەوە. ساڵی 1970 بووەتە سکرتێری گشتی ئەو حەزبە و دەگوترێت سربەخۆیی بڕیاردانی بۆ گەڕاندووەتەوە. نزیک بە 19 ساڵ سکرتێری گشتی ئەو حەزبە بووە و دەڵێن لە سیاسەتدا گەشبین و ڕەشبین نەبووە، بەڵکو واقعبین بووە. ناسیۆنالیستی بەرچاوتەنگ نییە، ڕێز لە دۆستایەتی نێوان گەران دەگرێت و حورمەتی بۆ مافەکانی هەموو نەتەوەیەکی هەیە. هاوڕێ و هاوسەنگەرانی دەڵێن مرۆڤایەتی و ئەخلاق دوو بنەمای سەرەکی فەلسەفەی سیاسی دکتۆر قاسملوو بوونە. لە کۆڕ و کۆبوونەوە و هەفپەیوینەکانیدا وێ ڕای پێداگری لەسەر پێویستی هێنانەدی مافەنەتەوەییەکان، جەختی لەسەر سەقامگیرکردنی دیموکراسیش دەکردەوە و ئازادی و یەکسانی کۆمەڵایەتی بە بنەماکانی پێشکەوتنی کۆمەڵگادا دەنا. هەر بۆیە لە حیزبەکەیەوە دەست پێ دەکا و بە پێشنیازی ئەو تێزی سۆسیالیزمی دیموکراتیک لە کۆنگرەی شەشەمی ئەو حیزبەدا دەبێتە ئامانجی دواڕۆژی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. لە ئەساستا تەزادێکە بوو لە نێوان بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی و ئامانجەکانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لەلایەک و لەلایەکی دیکەش ئەو شێوە لە مارکسیزم کە ئەو کات لە ڕۆژەڵاتی نێوەڕاست باو بوو. پێم وابێ شتێکی ئاسایی بوو کە دوجار ناچار دەبوون کە پێداچوونەوەیەک بە مارکسیزمی ئۆرتۆدۆکسی و کات تا بکەن. بەڵام هۆکارێکی دیکەشی بێگوانەوە بوو کە دکتۆر قاسملوو بۆ خۆی وەکو کەسێکی ئاکادمیسیەن و کەسێکە ئیشوکاری لەگەڵ مەسەلەی تێۆریکە بوو لە مێژ ساڵ بوو کە بەو ئەنجامە گەیشت بوو کە کۆمەڵێک موشکلەی تێئۆریک و سیاسی لە مارکسیزمدا هەیە کە ئەبێت پێداچوونەوەیان پێدا بکرێەوە. لەلایەکی دیکەشەوە پێی وا بوو کە کاتیەوە هاتووە کە حیزبی دموکرات نزیک بێتەوە لەگەڵ ڕێکخرا و حیزبە سۆسیال دموکراتەکانی ئەوروپای غەربی و لەو پێوە ناوەدا بوو من پێم وابێ و کۆمەڵێک فاکتەری دیکە بێگومان کە دکتۆر قاسملووی دوجار بە نووسینی کورتەپاس زمینەی خۆش کرد بۆی کە حیزبی دموکرات لە مارکسیزم دوورکەوێتەوە و نزیک بێتەوە لە سۆسیال دموکراسی.
ئەمی سکرتێری قاسملوودا جگە لە تێکەڵچوونی سەربازی لەگەڵ هێزەکانی حکوومەت ناکۆکیەکانی حەزبی دیموکرات لەگەڵ کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و پارتی دیموکراتی کوردستان گەیشتە ئاستی پێکدادانی چەکداری. کۆمەڵە سەرەکیترین ڕکابەری حەزبی دیموکرات لە ڕۆژهەڵاتی کوردستان قاسملوو حزبەکەی بە تاکڕەوی و هەوڵدان بۆ سازانی یەکلایەنە لەگەڵ حکوومەت تۆمەتبار دەکرد. قاسملوو لە نووسراوەکانیدا دیاریکردنی مافی چارەنووس بە سەرەتاییترین مافی خەڵکی کوردستان دەزانێت. ئەو دەڵێ کورد مافی خۆیەتی نیشتیمانی هاوبەشی یەک بخرێتەوە و ببێتە دەوڵەتێکی سربەخۆ. بەڵام دەڵێت لەو کاتەی ئەو سیاسەتی کردووە هەلومەرجەکە بۆ حەزبی دیموکرات بۆ داواکردنی سیستمی ئۆتۆنۆمی لە چوارچێوەی ئێرانێکی دیموکراتدا گونجاو بووە. پانتایی کاریگەری قاسملوو بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان نییە. ئەو پەیوەندی پتەوی لەگەڵ هێزەکانی پارچەکانی دیکەی کوردستان و بە تایبەت باشووری کوردستان هەبوو. قاسملوو بە یەکێ لە ئەندازیارانی پەیوەندی کورد و ڕۆژئاواییەکان دادەنرێت. Nous avons plusieurs fois demandé l'aide des organisations internationales. توانیوێتی بە زمانەکانی فارسی، تورکی، عەرەبی، فەڕەنسی، ئینگلیزی، چیکی و ڕووسیش قسە بکات و بە گوتەی لێکۆڵەران بە پێچەوانەی ڕێکخراوە شۆڕشگێڕیەکانی دیکەی جیهان ئازادی لە لولەی تفەنگەوە پێناسە نەدەکرد و خەباتی چەکداری بە تاکتیکێک بۆ ڕێگە خۆشکردنی خەباتی سیاسی ئاشتی خوازانە و بەدیهێنانی ئازادی و دیموکراسی دەبینی. دوای تیرۆرکرانی وەزیری کاری ئەو کاتی فەڕەنسا لە دەفتەری بیرەوەریەکانی تیرۆری دکتۆر قاسملوودا نووسیوێتی تیرۆری قاسملوو خەنجەرێک بوو لەسەر دڵی دیموکراسی لە حاڵی گەشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ناسیاوی من لەگەڵ پرسی کورد لە ئێران لە ڕێگەی هاوڕێ و دۆستی بێوێنە و سەرکردەی لێهاتوو عەبدوڕەحمان قاسملوو بوو. کورد جیرۆدەی سەرکوتکاری و چەوسانەوە بوون و منیان بۆ لای خۆیان بان کرد. تۆ ناتوانی خۆت بەسەر خەڵکدا بسەپێنی ئەگەر نەیان هەوەی. من و پزیشکە فەڕەنسایەکان کاتێک لەگەڵ پێشمەرگە بووین هەستمان دەکرد لە ماڵی خۆمانین. قاسملوو حزبی دیموکراتی لە چیاکانی قەندیل و بەهێزی پشتە و پەرداغی چەکداریەوە جێهێشت. دوای ئەو جێگرەکەی دکتۆر سادق شەرەفکەندی بە گێڕانەوە لە خۆی ڕایگەیاند حزبی دیموکرات بە لەدەستدانی قاسملوو زەربەیەکی گەورەی پێکەوتووە. بەڵام بەڵێنی لە سەرپێمانەوەی حزبی دیموکراتیدا. بەڵام هێشتا خەریکی خۆکۆکردنەوە و خۆڕێخستنەوە بوو کە ئەویش بە دەردی قاسملوو چوو لە بەرلین لە کاتی دانوستان لەگەڵ چەندین کەسایەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی شەهید کرا. دوای ئەوانیش حیزبی دیموکرات لە قەندیل کۆماری ئیسلامی ئێرانی بە نەیاری سەرەکی پرسی کورد لە هەموو بەشەکانی کوردستان دەناسان. زۆر جار باسی ئەوەی دەکرد کە کۆماری ئیسلامی بۆ چارەسەری ئاشتیانەی پرسی کورد هیچی لە هەکبەدا نییە. بەڵام بەو حاڵەش ئامادە دەبێت دانوستانی لەگەڵدا بکات. دۆخێک کە بە گوتەی هەندێک لایەن بۆ دانوستان گونجاو نەبوو. سەرکردایەتی حەزبی دیموکراتیش لەسەر ئەوە لەگەڵ لایەنەکانی دیکە هاوڕان کە قاسملوو نەدەبوو بەو شێوەیە و لەگەڵ ئەو کەسانە دانیشت بە. Qasimlu's assassination by the hirelings of the Islamic regime of Iran on the 13th of July 1989 in Vienna. عەبدوڕەحمانی قاسملوو لە 22 پشپەڕی ساڵی 1368 هەتاوی بەرامبەر بە 13 جولای ساڵی 1989 لە ئاپارتمانێکی ناوشاری ڤیەننا تیرۆرکرا. بەڵام جگەل لە کورد کەس دەسەر تیرۆرکرانی بەدەنگ نەهات. هەردوو لایەنی حەزبی دیموکرات دەڵێن ئێران توانی جەستەی قاسملوو بخاتە ژێرخاک. بەڵام ئەوان بیرۆکە و ڕێبازەکەیان زیندوو ڕاگرتووە.